پرسی پشکنینی شوێنی نیشتەجێبوونی دانۆڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا هاوکارم بەڵێن ساڵحمان لەگەڵا بە شێوەی ڕاستەوخۆ. بەڵێن کاردانەوەکان زۆرن لەسەر ئەو پشکنینەی دەستگای لێکۆڵینەوەی فدراڵی کردوێتی سەبارەت بە ماڵی ترامپ. کاردانەوەی کۆماریەکان تاوەکو ئێستا چ بووە؟ کاردانەوەکان ڕوبەتە زۆرن بەفراود لەسەر ئەم ڕووداوە، ینی بەتابەتی لە ڕوانگەی ئەو دابەشبوونەی کە لە ناو ئەمریکادا هەیە. یەکێ لە کاردانەوە سەرنجڕاکێشەکان ئەوەی مایک پێنس جێگری پێشووی سەرۆکی ئەمریکا بوو کە ئێستا وەکو باز دەکرێت لەوانەیە خۆشی کاندید بکات بۆ پۆستی سەرۆکایەتی ساڵی 2024 بۆ ئەو هەڵبژاردنە. مایک پێنس لە کاردانەوەکەیدا وەکو بڵێ قسە لەگەڵ گەلی ئەمریکادا دەکا و بە ناوی گەلی ئەمریکاشەوە بە وەزارەتی دادی ئەم بەڕێوەبەرایەتیە دەڵێ کە هەروادێ و خەڵک متمانەیان بە دەسەڵاتی دادوەری یا بە سیستمی دادوەری کەم دەبێتەوە. یەکێ لە کاردانەوەکانی تر ئەوەی میچ مەکۆنەڵ ڕێبەری کۆماریەکان بوو لە سیناتی ئەمریکادا کاتێک کە سەردانی ستانی کەنتاکی کرد لەوێ پرسیاری لێکرا سەبارەت بەم پەرەسەندانەی ئەم دواییە لە نێوان FBI و هەروە ماڵی ترامپدا. مەچ مەکۆنەڵ خۆی لادا لە وەڵامدانەوەی پرسیارەکە، تەنها ئەوەی گوت بۆیە لە ستانی کەنتاکیە بۆ باسکردن و هەڵسەنگاندنی ڕەوشی ئەو لافاوەی کە ئەو ستانەی گرتوۆتەوە و چۆنێتی هەوڵەکان بۆ بوژاننەوە. باشە، ئایا ئەم پەرەسەندانە لە دۆسیەی لێکۆڵینەوەکان دەگاتە ئەو ڕادەیە کە لە ڕووی یاساییەوە ڕێگە لە دانۆڵد ترامپ بگیرێت کە نەتوانێت چی دیکە خۆی کاندید بکات بۆ خولی داهاتووی سەرۆکایەتی؟ ئەمان دەکەوێتە سەر ئەنجامی لێکۆڵینەوەکان بەفراو. هەندێک لە پسپۆڕانی یاسایی ئاماژە بەوە دەکەن کە دەڵێن ئەگەر بێت و ئەم دۆسەیە بەسەر دانۆڵد ترامپدا ساغ بێتەوە و ئەو بەڵگەنامە نهێنیانەی حکوومەتی فێدراڵی لە لای خۆی هەڵگرت بێ بەبێ ئاگادارکردنەوەی لایەنە پەیوەنددارەکان، ئەوە دەشێت ڕوبەڕووی سزای دارایی بێتەوە، یانیش لەوانەیە سزاکە بگاتە زیندانیکردن بۆ ماوەی هەتا 3 ساڵ، ینی لەوانەیە ساڵێک بێ، لەوانەیە دوان، لەوانەیە 3 ساڵیش بێ. بەڵام دەژڵێن ئەگەر بێت و ئەم تاوانی بەسەردا ساغ بووەوە، ئەوە دەبێتە ڕێگر لەوەی کە خۆی کاندید بکە بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا. بەڵام لە لایشکەوە هەندێک لە چاودێری تریش ئاماژە بەوە دەکەن تەنها 3 شت هەیە کە ببێتە ڕێگر لەوەی کەسێک خۆی کاندید بکە بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا. یەکەمیان ڕێگەزنامەی ئەمریکایە، دووەمیان دۆسەی نیشتەجێبوونە، سێمیشیان مەسەلەی تەمەنە. و ئەوانەی کە داکۆچی لە ترامپ دەکەن دەڵێن تەنانەت ئەگەر بێت و بە تاوانباریش بناسرێ، بەڵام هەر دەتوانێت خۆی کاندید بکە و چی بە بەڵگە دەهێننەوە. دەگەڕێنەوە بە ساڵی 1976 کاتێک جۆرج دەبلیو بوش سەرۆکی پێشووتری ئەمریکا لەو ساڵەدا لەسەر ئەوەی کە ئۆتۆمبیلی هاژوشتووە بە سەرخۆشی یاخو خواردوێتیەوە و ئۆتۆمبیلی هاژوشتووە تاوانبار کراوە. دەڵێن جۆرج دەبلیو بوش دوو تێرمیا دوو گەڕی سەرۆکایەتی بردوێتەوە، کەواتە ترامپیش مافی خۆی هەیە. بۆ ئەمەیان ئەبێت چاوەڕوان بین. بەڵێ وایە بێگومان ئاستی تاوانەکانیش ڕەنگە جیاواز بێت. بەڵێن زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێن ساڵحمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ. سپاس دەکەم. پشتی چەند مەهانج بلندبوونا بەهای نیکەل و پەلان و بنزین و سوتەمەنی و هەمی پێویستیên ژیانê دیارە ئەمریکا هەنێکی بەهێنڤەدانێکê divê derbarê de werdîgire û rewş piçekî aramtir dibe. Hevkarê me Dexîlê Şemo ji navenda nûçeyên dengê Amerîka bêhtir zaniyarî hene. Dem baş Dexîl te divê derbarê de çi heye؟ بەڵێ ساڵح ڕاستە ئەف راپۆرتونیان ئەف نوچەین کو ئیرۆ گەهاینەمە نیشانین دڵخۆشکەر پیشانی مەددن نوچە چ دەبێژن من ئەف راپۆرت ژوەڕ ئامادەکریە. پەیامێ vê sibê ji bikiran re xweş e. Bihayê her tiştî daketiye bigire ji gaz û panzînê heta bihayê pilêtên firokan û xaniyan. Li Sranserî Amerîka niha bihayê galoneka panzînê ji $4 kêmtir e. Helbet ev e piştî destpêkirina daketina bihayê wê dê 57 rojên li ser hev de. Ev daketin
بە ئەگەری کێم داخوازە لەسەر گاز و پانزینەیە بەهای پلێتن فرۆکن گەشتیاریین نافخوا ji bo du mehên dahatî êlûn û cotmehê daketiye. Em çaverê dikin çil ji sedê ji behayê wan were xwarê. Bi rastî em dibînin ku biha têne xwarê. Bi giştî hûn li meha êlûnê de di payîzê de piştî werzê geştiyariyê wê bibînin dema geştiyarî kêm dibe gerî de dê vegerin. Em dibînin ev arasteye ev sal mezin dibe. Li ser astê cîhanê jî bihayê xwarinê jî daketiye bi rêjeya neh ji sedê ji meha şeş xizîranê were. Ev e ji ber rêketina destpêkirina firotina genim û dexlûdanê Rûsya û Ukraynayê û pêşbînî heye hêşta bihayê xwarinê dakeve çend lêçûn û veguhastina wî genim û cehî kêm bibe. Bazarê li ser internetê vê sebê xuya dike ku bo cara yekiye di demê 2 salan de bihayê têkiraya kalûpelan nizim dibe. Bihayê xaniyan renga dakeve. Kampaniyên kirîn û firotina xanî û avahiyan dibêjin sêmehên li ser hevên kardariya erd û xaniyan nîşaneke ku bazarê kirîna xaniyan dê dest pê bike. Ev hemû nîşanin li gora baweriya aborînasan ku ew helewsana herî bilind di demê 40 salan de dê dakeve. Dema ku em lê wêneya giştî helawsanê dinirin em bawer dikin ku ev berev astê herî bilind çê. Em bawer dikin ku ev ê rast be. Ev ca em ê çawerêkin ku ev dakeve û em ê kêfxweş bin li hember tiştên em bi çavê xwe dibînin. Ew nûçe îro dê werin weşandin û dê wê rastiyê jî diyar bikin ku li meha borî meha heftê mehê helawsan gehaye 8.7 ji sedê lê hêşta jî her bilind e. Lê dîsan peyamê dilxweşker ew e ku li meha 6 xizîranê ew hêşta kêmtir e ku gehiştibûye 9.1 ji sedê bû. Ji bîra me neçe berî 5-6 mehan gehiştibû 10 ji sedê yan jî derbas bibû. Başa dexîl yanî welatiyên Emerîkî dikarin hinekî dilxweş bin divê de bi van nûçeyan û vê raportê yanî em dikarin bibêjin ku îdî dawiya krîza buhabûnê ye? Salih ev peyamê îro gelkê kêfxweş bû lê ne hemû nûçeyên me îro bihîstin jî dîsa ew kêfxweş û dilxweşin ji me re. Şirovekarên apûrî bawer dikin ku behayê gaz û panzînên li dor û berên $4 bimîne bi dirêjahiya mehên payîzê. û digel berdewamiya şerê li Ukrayna jî pêşbîniya bilindkirina rêjeya qazanca li ser deyna li ser çi dibêjin rêjeya qazancê wê bilind be li demê kombûna dahatiya encûmenê yedeka federaliya Emerîkî. Ev ca loman jî gelek bawer dikin ku her tişt di warê aborî de ne gelkê zelal e. Belê bihêviya ku ev yek çareser bibe dexîlê şemot ji navenda nûçeyên dengê Emerîka me re bû gelek spas. Spas. نانسی پەلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بە فەرمی پرۆژە یاسای چاودێری تەندروستی و زیادکردنی یارمەتیەکان بۆ ملیۆنان سەربازی دێرین و کەمەندامی واژۆ کرد کە لە شەڕدا سوتاون و جەستەیان بریندار بووە. یاساکە هەفتەیەک لەمەوبەر لە ئەنجومەنی سینات بە 86 دەنگی ئەرینەی بەرامبەر بە 11 دەنگی نەرینەی پەسەند کرا. پرۆژە یاساکە ئیستا دەچێتە سەرمێزی سەرۆک جۆ بایدن بۆ ئەوەی واژۆی لەسەر بکرێت و ببێتە یاسا. یاساکە دەستڕاگەیشتن بە چاودێری تەندروستی لە ڕێگەی وەزارەتی کاروباری سەربازە دێرینەکانەوە بۆ ملیۆنان کەس کە لە شەڕدا سوتاون دابین دەکات و ڕێگە بە سەربازە دێرینەکان دەدا پارەی کەمەندامی وەربگرن بۆ قەرەبووکردنەوەی برینەکانیان بەبێ ئەوەی پێویست بکە کە بیسەلمێنن نەخۆشیەکەیان لە ئەنجامی خزمەتگوزاریەکەیاندا بووە یان نا. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕۆژە سێشەمێ پرۆژە یاسایەکە بە نرخە 280 میلیارد دلار ئیمزە کرد داکۆ بەرهەمهێنانە تەکنۆلۆژیا بلندا نافخوایی زێدە بکە کۆ بەشێکە ji هەوڵدانە رێڤەبەریە wê ji bo bihêzkirina pêşbaziya ئەمریکا لە بەرامبەر چینê. Bi gelek qanûndaner karbidestên sandîkayan, siyasetmedarên xwecihî û karsanzan re Biden proje yasa pejirand ku beşeke bingehîna
جندەیە ویە ئابوووریە کو دێ و بەرهێنانە دێ پیشەسازیە چیپên ئەمریکی دا بەهێز بکە. دێ هەوڵدانێکێدا ji بۆ هێسانکردنا پاڵدانە ئەمریکا لەسەر کەلوپەلên derva. Biden dê merasîma Koşka Spî da got siberoja pîşesazîya çîpan dê li Amerîkayê bibe. û amaje bi amîrên biçûk kir ji telefonên zîrek bigir heta kompyûter û otomobîlan. Proje biryara ku ev bêhtirî salekê ye tê amadekirin 52 milyar dolar bi taybetî ji bo bihêzkirina kerta çîpên kompyûteran vedixetîne. Her du beşên kongresê di dawiya meha borî de bi hûrgiliyên girîng ên du partî ev proje biryar derbas kir. بەرپرسانی تەندروستی ئەمریکا ڕۆژی سێشەمە پلانێکیان پەسەند کرد بۆ بڵاوکردنەوەی ڤاکسینی ئەوڵەی مەیمون بە شێوەی سنووردار واتە تەنها 1 لەسەر 5 ژەمی ئاسایی لە خەڵک بدرێ. ئەمەش دوای ئەوەی توێژینەوەکان ئاماژەیان بەوە کرد کە بڕی کەمکراوی ڤاکسینەکە بە هەمان شێوە کاریگەرە. ئەم ڕێگایە کە بۆ پاشەکەوتی ڤاکسینەکان بەکاردێ وا پێویست دەکات لە کاتی کوتانی ڤاکسینەکەدا لە جیاتی ئەوەی بە شێوەیەکی قوڵ دەرزیەکە لێ بدرێت دەبێت تەنها بە شێوەیەکی ڕووکەش لە ژێر پێست بدرێت کە دەوترێ بەم شێوەیە ڕەنگە سیستمی بەرگری لەش بخاتە کار. ئەمریکا لە ئیستادا ئەو پێداویستیانەی نییە کە پێویستن بۆ کوتانی هەموو ئەو کەسانەی کە بە دوای پاراستندا دەگەڕێن لە ڤایرۆسی ئاوڵەی مەیمون کە خەریکە بە شێوەیەکی خێرا بڵاو دەبێتەوە. بەڕێوەبەرایەتی بایدن هەفتەی ڕابردوو ئاوڵەی مەیمونی وەک حاڵەتێکی لە ناکاوی تەندروستی گشتی ڕاگەیان. ئەمەش لە هەوڵێکدا بۆ خاوکردنەوەی ئەو پەتایە کە لە پەرەسەندندایە و تاوەکو ئیستەش زیاتر لە 8900 ئەمریکایی تووشی ڤایرۆسەکە بوون. سەرۆکێبەرێ ئەمریکا دۆناڵد ترامپ di navenda siyaseta muhafizkara Amerîka de ye dimîne jî lê gor rapirsiyeke nefermî ew ê herî pêş e ji bo kandîdbûna seroktiyê ya komariyan di konferansa siyasiya muhafizkaran da ku li Dallasê ji 4 heta heftê tebaxî hat eldarxistin. Raporta Mike O'Sullivan bêhtir agahî hene. ڕێخەران بە کۆنفراسی سیاسی پارێزەران یان سیپاگ ناوی دەبن کە کاریگەرترین کۆبوونەوەی کۆنە پارێزانە لە جیهاندا. لە نێو وتارەکاندا سەرۆکوەزیرانی پۆپۆلیستی هەنگاریا ڤیکتۆر ئۆریان هەبوو. بەڵام ئەستێرەکە داناڵد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا بوو. ئەمریکا بەرەو هەڵدێر دەڕوات و بزوتنەوەکەمان تاکە هێزە لەسەر زەوی کە دەتوانێت ڕزگاری بکات. راپرسیەکی نافەرمی دەری خستووە کە لە سەدا 69 بەشداربووانی کۆنفرانسەکە هیواخوازن ترامپ جارێکی دیکە خۆی کاندید بکاتەوە لە سەدا 99 بەباشی لی دەڕوانن. لە سەدا 69مان هەبوو لە 99 لە سەد پەسەندکردن بۆچی نەمتوانی 100% بەدەست بهێنم بۆ؟ راپرسەکە لە نێو کۆماریەکان و ئەنجامەکان یەکلایەنن بەڵام راپرسەکەی ماجیڕابدوو دەری خستووە کە هێشتا نزیکەی نیوەی کۆماریەکان دەنگ بە ترامپ بدەن ئەگەر جارێکی دی خۆی کاندیدکاتەوە. دیموکراتەکان ئاهەن دەگێڕن بۆ پرۆژە یاساکانی خزمەتگوزاری تەندروستی و کەشوهەوا و باج کە ڕۆژی یەکشەمە ئەنجومەنی پیران پەسەندی کرد کە سەرکەوتنێک بوو بۆ سەرۆک جۆ بایدن. ترامپ ئاماژەی بۆش کردووە ئەو پرۆژە یاسایە تێچووی زۆری دەبێت. ئەوەی لە ئێستادا دەیکەین گەورەترین بەرزکردنەوەی باجە لە مێژووی هەموو وڵاتەکەماندا. ترامپ ڕەخنە لە دوو دیموکراتە میانڕەوەکە دەگرێت ئەوانەی توانیان پرۆژە یاساکە لەسەر بنەما حیزبایەتی تێپەڕێن. پشتگیری پاڵێوراوە کۆماریەکانیشی کرد کە لە هەڵبژاردننی مێتێرمدا سەرکەوتنیان بەدەست هێناوە. ئەمریکا لە مانگی 11 داهاتوودا دەگەڕێتەوە بەردەوامیش دەبێت لە بەرەو پێشچوون و گەورەبوون و ناتوانرێت ڕێی لێ بگیرێت. لە مانگی 11 ساڵی 2024دا پێشی دەخین کە ئەوەش ڕووداوە گەورەکەیە. یەکێک لە شلۆڤەکەران دەڵێت ترامپ کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردننی نێتێرم بەڵام ئەوەندە سەرنجڕاکێش نییە بۆ بردنەوەی سەرۆکایەتی جایکی دیکە دوای تێپەڕین 2 ساڵ بەسەر هەڵبژاردندا. ناتوانێت تەنها بە کۆماریەکان هەڵبژاردننی گشتی بباتەوە. دیموکراتەکانیش پشتگیری ناکەن. هەندێک ئاماژەش هەن کە کەسانی سەربەخۆ لە داناڵد ترامپ وا دوور دەکەونەوە. شیکەرەوەکە دەژڵێت بەهۆی دانیشتەکانی ئەم دوایی کۆنگرێسەوە و لەسەر یاخیبوونی 6 مانگی 2021 کە زۆر کەس ترامپ تاوانبارەکەن بەڵام دوو جار لێپێچینەوەی لەگەڵدا کراوە و بێتاوان دەرچووە وەلێ سەرۆک وەک هێزێک لە سیاسەتی کۆنا پارێزان دەبینێتەوە. بۆ مایک ئۆسلیڤان یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.
دەنگدەران ڕۆژی سێشەمە دەنگیاندا بۆ ئەوەی کاندیدێکی کۆماریەکان بۆ پارێزگاری ویلایەتی ویسکانسن هەڵبژێرن. سەرۆکی پێشووی ئەمریکا دانۆڵد ترامپ پشتگیری لە تیم مەکێلز کردووە بەرامبەر بە ڕێبێکا کلیفیش کە لەلایەن مایک پێنس جێگری سەرۆکی پێشووی ئەمریکاوە پشتگیری کراوە. مەکێلز و کلیفیش بەیانی سێشەمە لە شاری مڵواکی وەک دوو کۆماری دەنگیاندا دەرەنجامەکان ڕۆژی سێشەمە کاریگەریان دەبێت تەنانەت لەسەر دەرەوەی ویلایەتی ویسکانسنیش، ویلایەتێکە بە یەکسانی لە نێوان کۆماریەکان و دموکراتەکاندا دابەش کراوە. ئەو کەسەی کە لە پاییزی ئیمساڵدا بە پارێزگاری هەڵدەبژێرێت بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی لە پۆستەکەیدا دەبێت و دەتوانێت گۆڕانکاریەکانی یاساکانی هەڵبژاردن واژۆ بکە یان ڤیتۆیان بکە. هەروەها ڕەنگە پارێزگاری داهاتوو سێناتۆری ئەمریکا بڕیارەکان لەبارەی پرسەکانی لەباربردنەوە تاپەروەردە و باجیش بگۆڕێت. بەڵێ ساڵح وەک دەزانیت پرسی دەنگدان لە ئەمریکا هەڵبژاردننی کاندیدەکانی کۆماری و دموکراتەکان بەڕێوەیە بۆ ئەوەی لە مانگی 11دا لە هەڵبژاردندا چارەنووسیان لە کۆنگرا دیاری بکرێت. و نیشان ژنها دەژی دیارن کوێ و ڕاکێشان و گرژی وان هەڵبژاردناندا گەلک تند بنەژ بەرکۆ نها کۆنگرێسێدا هەمە ینی وەکو هەڤن ئەو دخوازن وێ باڵانسەهان هەردووژی دخوازن بگوهرن. بەرنامەی ئەمە بەردەوامە لێ پشتی وێ ناوبرێن بەدیگەرن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دەسەڵاتدارانی کوردی عێراق ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندن کە ڕۆماڵی خۆپیشاندانەکان دەکەن دەست بەسەر دەکەن و هەڕەشەیان لێ دەکەن. لێژنەی داکۆکی لە ڕۆژنامەنووسان ڕۆژی سێشەمە ڕایگەیان پێویستە دەست بەجێ دەست بەسەرکردن و هەراسانکردنی ڕۆژنامەنووسان و کارمەندانی ڕاگەیاندن ڕابگرن و ڕێگەیان پێ بدەن بە ئازادی و پارێزراوی راپۆر لەسەر نائارامیە سیاسیەکان بدەن. ڕۆژی شەمەی ڕابردوو کاتێکنەوەی نوێکی هێزێکی ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستانە بانگەشەی ئەنجامدانی خۆپیشاندانی کرد بە پێی ئامارەکانی سنتەری مترۆ 78 پێشێلکاری بەرامبەر 6 ڕۆژنامەنووس و کەناڵی ڕاگەیاندن کرا. ئەمەش کاتێک ویستیوانە ڕۆماڵی ناڕەزایەتیەکان بکەن. لێژنەی پاراستنی ڕۆژنامەنووسان کە بنکەکەی لە نیویۆرکە دەڵێ ڕۆژی شەمە لە شاری سلێمانی ڕۆژنامەنووس سنوور کەریم و کامێراوان محەممەد ئازاد مەجید لە ڕێکخراوی دەنگی ئەمریکای بەشی کوردی لە کاتی ڕۆماڵی خۆپیشاندانەکاندا بۆ ماوەی 2 کاتژمێر لەلایەن هێزە ئەمنیەکانی ئاسایشەوە دەست بەسەر کراون. بە پێی ئیمەیلێک لە بەرپرسی پەیوەندیە گشتیەکانی دەنگی ئەمریکا و بەیاننامەیەکی دەنگی ئەمریکا کە پێشکەش بە لێژنەی پاراستنی ڕۆژنامەنووسانیش کراوە، دەنگی ئەمریکا ڕایگەیاندووە دەست بەسەرکردنەکە لە کاتێکدا بووە کە تیمەکەی موڵەتی لە دەسەڵاتدارانی ناوخۆی وەرگرتووە بۆ ئەوەی لەوێ راپۆر بدەن، بەڵام بۆ ماوەی چەند کاتژمێرێک پەیامنێرەکە و کامێراوانەکە دەست بەسەر کراون. ئەوان دەڵێن کە دوای دەستبەسەربوونی سنوورکەریم ناچار بووە بەڵێنامەیەک واژۆ بکات بەبێ ئەوەی ڕێگەی پێ بدرێت بیخوێنێتەوە و هەروەها پرسیاری تایبەتیشی لێکراوە سەبارەت بە خێزانی و ئۆتۆمبیل و شێوازی ژیان و بۆ چوونە سیاسیەکانی. سەرۆکێ ترکیە ڕۆژە سێشەمێ چارەمین کەشتیە کۆڵاندنێ یا ترکیە vekir بەریکۆ بچە سەر بیرەکە هایدرۆکاربۆنێ لە ڕۆژهەڵاتێ دەریا سپی. ڕەجەب تایب ئەردوغان دە مەراسیمێدا گوت لێکۆلین و کۆڵاندنا مە لەسەر لە دەریا سپی دبن سەروەریە مەدەیە و نەحەوجەیە کو ئەم دەستور و ئەرێکردنێ ژ کەسێکی بخوازن. گوتنین ئەردوغان نیشانەکە لەسەر ناکۆکیەکە دژوار لەسەر سینۆرێن دەریایی و مافێن ئەنەرژیەن دەریایین بە وڵاتی جیرانی یۆنانستانی را. ئەردوغان گوت کۆ عەبدولحەمید هانێ نو دێ دەست بە کۆڵاندنێ بکە لە بیرە یورۆکلەر یەک یا 55 کیلومتر دووری پەراڤێن گازی پاشا کۆ ناوچەیەکە لە پارێزگەها ئەنتالیای لە باکوورەی ڕۆژئاوای قوبرسێ. دە هاوینە 2020دا گرژی زێدە بوون پشتی کو ترکیە کەشتیەکە لێکۆلینێ یا ئەردهەژێ شان دە ڕۆژهەڵاتێ دەریا سپی و یۆنانستان ئیدعا دەکە پارزەمیناوەیە.
ئێوارەی ڕۆژی سێشەمە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بە فەرمی ڕێکەوتنی بە ئەندامبوونی فینلاند و سوئێدی لە ناو ناتۆدا واژۆ کرد و پێشوازی لە ئەندامبوونی ئەو دوو وڵاتە کرد بۆ ناو ناتۆ. ئەم کارەی بایدن دوای پەسەندکردنی ئەنجومەنی سیناتی ئەمریکا ڕوویدا. بایدن لە کاتی واژۆکردنەکەدا ئاماژەی بەوەش کرد کە پێش واژۆکردنی پەسەندکردنەکە لەگەڵ سەرۆکی هەردوو وڵات قسەی کردووە و داوای لە ئەندامانی دیکەی ناتۆش کرد کە بە خێرایی پرۆسەی پەسەندکردنی خۆیان تەواو بکەن. ئەنجومەنی سینات هەفتەی ڕابردوو داوای ئەندامبوونی ئەو دوو وڵاتەی لە ناتۆ پەسەند کرد. هەردوو وڵات لە سەرەتای ئەمساڵدا بە مەبەستی پاراستنی ئاسایشی خۆیان لە دوای هێرشەکانی رووسیا بۆ سەر ئوکرانیا داوای ئەندامێتیان لە ناتۆ کرد. یاساکانی ناتۆ پێویستی بە ڕەزامەندی سەرجەم سی ئەندامی ئیستا هەیە بۆ ئەوەی فینلاند و سوێد بتوانن بە فەرمی بچنە ناو هاوپەیمانێتیەکەوە کە پێشبینیش دەکرێت لە چەند مانگی داهاتوودا بە تەواوی ئەنجام بدرێت. ئارتێشا ترکیە هەژمارێکە گوند و تاخن باژارێ قامیشلۆیە دەربێسیە ئامودێ و تلتەمرێ تۆبارانکردن و عێریشن بە درۆنان پێک ئانین دە ئەنجام ماواندا دە ئەنجاما کەتەنا هەژمارێک تۆپên هاوانان ji aliyê Tirkiye ve li ser taxên Meyselûn û qenatê Suez ya bakurê bajarê Qamişloyê sê kes birîndar bûn. Di heman demê de topxana Tirkiye gundên Sêgirka û Tilzîwan li Rojhilatê Qamişlo topbaran kirin ji bo agahîn bêhtir di vê derbarê de û her wiha li dor liv û tevgera Tirkiye li wan navçeyan niha her du peyamnêrên me Zana Amer ji Qamişlo û Eyûb Demîr ji Enqerê bimerane dema we her duwan jî baş zana agahiyên dawî di vê derbarê de derbarê êrişên Tirkiyeyên berdewam li wan herêman çin elcimte. بله دم باش صالح شخوا جدود داني نيفرو لقام مشلو بالافريكا تركيا بي بيلوت خالكه ل سر سينور لقام مشلو ارمانج كر د انجاموي د چار او ايريش دجاران بيكات لدو هف بدرو كيتان روكيتا دمايه كيكت او ارت هناك لشكرين باريسوان سينور لور كومبون ايريشا دوا بروكيتا دن بيكات د انجاموي د چار لشکرین ین پاریستوان سینور ین بسر حسد ده جیانا خوش دستان هر وها او دورا هنگی جی نزیکی تاخن سینور بون هن عالی زرار گشت مالباتن در دوری وی داره مال در وی ده و هنک بریندار هبون جنک وزاروکک پشتی وی او تو باراندن بردوام بو و برفره بو اگر ام دست نشان بکن ج چلاغا لگون دی سرمساغی بر به تربسپیه و تلزیوان حتی بر روجاوای روجلاتی قامشلو سیگرکا لوی داره لراستی تو باراندنی هات و بریندار هبون و هجمارک خلکن گوندین ایوی سرسینور در بدری باجار بون ده همان دمه ده او توپین هاونا لقام مشلوجيكت وقت امجب وي ككر لجرنك لقناه السويس لاليدن او توب انا كدن و زرارك برمزن جهشتن مالو ملكي ولاتيان بله زانا اسف فكرم جمت ببرز بردوام كر از وگرم جمتا ایوب یعنی ام دزبانم بری چند روزان کومبونک دناوینا سروک ترکیه رجب طیب اردوغان و سروک روسیا ولادیمیر پوتین دل سوچی بو ام زانن ترکیه جی ابو دمک هولا اپراسیون کلشکری لوی هرمه دده گلو انجام وی کوان کوبونان تشتغل سر عرض دیار بو یعنی مدیا ترکیه و درباره ده بحث چه دکه دیار ایوب دنگ منابیسه از فکرم جمته زانا حتی ایوب آماده دبه زانا بری یعنی دو روزنامه شرق الاوسط آگاهی کراگهاند بو کو ارتش ترکیه جهنک نافچ ام بیجن بنگین خل علی رو جاوای تل ابيض گریسپی وکشیه او یک تی چواته گلو او بیجن سپارتنا وان یعنی رادسکرنا وان نافچانه بو رژیم سوریه یان روسیه چلوه هرمید قومنها جخوال لگوری آگاهیان او وکشاندنا جدو خالان ج آلیه گریسپی گوش آلیه هزن
ارتشا ترکیه هات بالا کرن پشتی جوینا سوتشی بو لوی دری دو باوری دنگو پیمانک دناوبرا آن هفکرنک دناوبرا روسیا و ترکیه ده چه بویه جبو و گوهرینا هن دوران بهف و پشر يعني راست راست او توپ او ايريشانا بيك هاتن سد درجاهيه سينور حتى درجاهيه نزيكي 180 كيلومتري لفي باوريه دناغو اتفاقك هي نابرا روسيا وتركيا ده وهن او خالن جهاتن فكشادن جالي ريسيبي دباغو ورن رادسكرنج بو ارتشا سوريا لي برامبري و تركي درباسي كيشان دفري ببه حتى نها نديار او دباغو او تو باراندن اندو وك بيش بويرن جو شركي برفرهتر انغو درباسبونا كدفره كنوب بتايبتي دملي عمودي ودربسيده باشه زانا يعني خلق بيتر بحثا چد في درباري دكت بحثا ريكفتنا که بلكي نديار كري يعني نراغهان دي ناوينا روسان و تركان داد في درباري دا كر گلو او اوپراسيون تركي كو بحثا وي دكه و بكل وان هريمان و پیش و بچه يعني خلق دي في درباري دا بحثا چد دكه ببورينا دق نهات من تكارب دوباره بتخص ببيجم يعني رياكسيون خلكي درباري افري كفتنا كنت بحثا وي دكي اگر ريكفتنا ناوينا روسان و تركان ده هبه خلق باريني لي تماشا دكه يعني رنگا اوپراسيون كتركي كو تركي قالاوي دكه بيك ورا يعني كيما احتمالاوي جخوا کولانا کردی لقام شلو بتایبتی و دورین سینوری دوی باوری دنا گو هگر امریکا ری نده اپراسیون که ترکیه و نکاره به وی اپراسیون پیک بینه و کیف خوشن هنه کی به مسئله سوزن امریکی لو به دوری لي هند دبر امريكا ليتنا وترسل سروي هنا هجر ام بيجن جي روجافاي قامشلو لملي عامودي ودربسيه حتى ملي داد كبز زرغاني او نيزيكانا او دبرانا دبن بيتر نيزيكي دبرين جو تركي 2019 ده لنافچين سري كاني كنترول كرنه جخوا روشك كامباخ در كذا خلك في دبري دبيجن ادي ام بتشنكو يعني وك شركي تنبونا كردان بتايبتي بناف دكن هر حال و هر حال تاني كسي سيفيل تاني ام بيجن باجا في كي بهتر ددن ايوب ديارة فجريا يا ايوب اگر دنگي من تيتا متخصص بيجم او كومبونا نافينا بوتين واردوغان دا قالوا تانجام لسر عرضي هنا درباري او بريفا برنا اوبراسيون كيل باكو رجلات سوريا سال چند روز بری جخوا باجار روسیه سوچی هفته اردوغان و پوتین چه بو پشتیویجی اوان دکلاراسیون اکوشاند بو دوی دکلاراسیون بحثا چه کربن گوتو کو امل سوریه برانبری تروریسمی هولدار که هپارچه بکن راستی پشتیوی تشتکی دیپار در نکت دیسا دو روز بریجی سرو کمالن ترکیه رجب طایب اردوغان سیزدهمین konferansa Balyozan'da ragahant ku aliyem Bakur'in Suriye'de operasyon eke çebikin yani hatta 30 kilometre derbasi hundur bibin hema devan aynı roje da cidisa vezirin Karin hundur Süleyman Soyluji bahsa biyakır u hemu sınırın Türkiye'de peşiyakwe u got ku biz 30 kilometre derbasi hundur bibin rasti lvederi Tevayı gavayem temaşe dikin rojeva destilatiye zideti duvarı operasyonu da dertke ve peş le ev operasyon webe ve nebe şikleki çabe devi varida heci rengeki dipar der nake ve peş başa Eyüp Aldezani ku Türkiye jezu da plana ve ki dike devi derbare da erekirne ke giştili Türkiye heye yani ma basta min opozisyona Türkiye li gel destilati ere dike ku operasyona ke waha berfreh li Bakur rojlati Suriye breve biçe Salı viyarında opozisyon rasti ev hemmu hevuldanın Türkiye duvarı operasyonu da vek siyasete kadar na vek siyasete ka hundur çiro vedike. Disa do sesi do heşt revşen bir akademisyen, nivîskar deklarasyon ekveşandın, pekva imza kırın. Dve deklarasyonu da jî dibêjin ku yani Türkiye heyanaha kendin operasyon kiriye Çili zedetleri leşker hatiye kuştun. O disa daliyedin da gelle kesiye kısar diye gelin Türkiye hiç civi feydek ne girtiye. O bangi operasyon evecidik ya opozisyon ecidikin dibin xwenexin nav ve suçdariye. Cibovici tevahiya Türkiye tevahiyen temaşe dikin dimicara wanda hiç operasyon diyar nabe. Le hükümet anji destilati bes test tenê dixwaze ku operasyonê derxe rojevê
اویجی به هلبجاتنی واگری ددن بله ایوب دیاره لهر جهه کی دنیای تجاران خلق ج اپراسیون لشکری ام بیژن سوده ورناگرن تم زیان دیگه سیویلان ایوب دمیر ج انقره و زانا عمر ج قامش لو گلک سپاس بوده ما برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنکی بمرانه ماڵپەڕی نورنیوز کە نزیکە لە ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتمانی ئێران و هەروەها بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە یەکلایکردنەوەی دەقی ڕێکەوتنی ناوکی نێوان ئێران و زلهێزەکانی ڕەت کردووەتەوە و دەڵێ هێشتا چەند پرسێک ماون کە گفتوگۆیان لەسەر بکرێت. هاوکات ئەمریکا وێرای پێشوازیکردن لە دەقی کۆتایی ڕێکەوتنەکە ئامادەی خۆی بۆ کۆتایی هێنان بە دانوستانەکان دەربڕیوە. ئەم لێدوانانە لە کاتێکدایە کە یەکێتی ئەوروپا وەک ڕێکخەری دانوستانەکان ڕایگەیاندووە کە دەقی کۆتایی ڕێکەوتنەکە ئامادەیە و چی دیکە دانوستان لەسەر ئەو پرسە ئەنجام نادرێ. جیاوازی لێدوانەکان بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە و زانیاری زۆرتر لەسەر ئەم پرسە دکتۆر داریوشی پیری پسپۆڕی زانستە سیاسیەکانمان لەگەڵە لە زانکۆی مانچسترەوە. کاک دکتۆر پیری وێرایی سڵاو سپاسم بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیەدا. وەک باسمان کرد یەکێتی ئەوروپا دکتۆر باس لە دەقی کۆتایی ڕەشنووسی ڕێکەوتنەکە دەکا لەلایەکی دیکەشەوە ئێران ئەمە ڕەت دەکاتەوە. هۆکاری ئەم جیاوازیە بەڕێزت بۆچی دەگەڕێتەوە؟ بەباوەڕی من ئەم جیاوازیە گەڕێتەوە بۆ تاکتیکی ڕێوانگای جیاواز لەلای کوماری ئیسلامی و یەکێتی ئەوروپاوە. کوماری ئیسلامی تاکتیکی کاتکردن دەپشت بگرێ، یعنی بەڕاستی کوماری ئیسلامی بە دوای کاتکردنە تا نزیک بوو بە دروستکردنی بۆمب ئەتۆمی. ئەگەر کوماری ئیسلامی بتوانێت بۆمب ئەتۆمی دروست بکات، باوەڕی من دیتر پێویست ناکات یەکێتی ئەوروپا بکات و دەستێکیشی دەگفتووە. بەڵام ئەگەر بتوانێت نزیک بوو بە دروستکردنی بۆمب ئەتۆمی لە گفتوگووانە داهاتووە لە دەنگ یەکێتی ئەوروپا و ئامریکا کوماری ئیسلامی دەستی بانێ هەیە. لە یەک لایشە و یەکێتی ئەوروپا هەوڵە دەست زووتر گفتوگووان بەسەرئەنجام بێت لەبەرەوەکی یەکێتی ئەوروپا زۆر لە فشار لەم کاتە بە تایبەت بەبوونەی شەڕی نێوان ئوکراین و رووسیا یەکێتی ئەوروپا هەوڵەدا کە گفتوگووان بە تەواو بێت بەسەرئەنجام بڕەچێت لەبەرەوە یەکێتی ئەوروپا دیتر پێویست ناکە یعنی حەز ناکە تەمەرکۆز بکات سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت ئێران و پلانی هەیە کە تەمەرکۆز بکات سەر رووسیا و چەلەنجەکانی کە رووسیا بۆ یەکێتی ئەوروپا هەیە. باشە دکتۆر، یەکێتی ئەوروپا وەک ڕێکخەری دانوستانەکان ڕایگەیاندووە کە چی دیکە دانوستان و گفتوگۆی تر لەسەر دەقی با بڵێنیان ڕەشنووسی ڕێکەوتنەکە ئەنجام نادا. ئەگەر ئەمە ڕاست بێت و ئێرانیش لەو لاوە دەقەکەی پێ قبوڵ نەبێت و ڕەدی بکاتەوە، ئایا ئەمە بە مانای مردنی تەواوەتی ئەو ڕێکەوتنەیە؟ بە باوەڕی من لە دنیای سیاست هەموو شتی ئەبێ، یعنی هەموو شتی ڕووەدا لەبیریمانی نەچێت ئەم گفتوگووانە یەک نەو بلان و یەک نەو بازی و بلوف سیاسیە بۆ فشار هاوردن لەسەر تەرەفی مقاومەتان ئیمتیازی زۆرتر بکەن. ڕێکەوتن لەگەڵ ئێران لە ڕێی گفتوگۆوە بۆ هەردوو سەر قازانجا. ئەگەر ئامریکا و یەکێتی ئەوروپا قەت بە دوای شەڕکردن لە دەنگ ئێرانە نییان، ئەوانە بە دوایانن لە تەریخ گفتوگۆوە کێشەی بۆمب ئاتۆمی و کێشەی پەیوەندی هەستەیی ئێران چارەسەر بکەن. لەلایەک تریشەوە ئەگەر یەکێتی ئەوروپا دەست لە گفتوگوان بکشی، ئەوانە بە تەواوی ئێران هەوڵ دەدەن بەلای چینەوە، یعنی ئەگەر گفتوگو میوان ئامریکا ئەو کوماری ئیسلامی تەواو بێت، ئێران بە تەواوی ئەکاتێتە ناو بلوکی چین و رووسیاوە. ئەوە چیزی نییە کە یەکێتی ئەوروپا و بەدوای ئەوە یەکێتی ئەوروپا و ئامریکا بەدوای ئەوەن کە کوماری ئیسلامی لە بلوکی چین و رووسیا دوور بکەنەوە. بە باوەڕی من قەت یەکێتی ئەوروپا دەست ناکێشێت. یەک چیزیش لە بیرمان نەچێت، کۆماری ئیسلامی زەئیف و بێ بۆمب ئەستەیی بێ بۆمب ئاتۆمی بۆ ئامریکا و یەکێتی ئەوروپا قازانجی زۆری هەیە. بە باوەڕ من قەت دەست لە گفتوگو ناکێشن و پلانیان هەیە دوواتەی گفتوگو.
واتە ئەوە دەقی با بڵێن کۆتایی نابێت و پێدەچێ هەم دیسان دووبارە دانوستان لەسەر با بڵێن دەقی ڕێکەوتنەکە بکرێتەوە. باشە دکتۆر، وەک دەزانیت نوێنەری رووسیا لە گفتوگەکانی ڤیەنا بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ناوکیەکەی ئێران و ئەمریکا دوای ئەوەی یەکێتی ئەوروپا گوتی دەقی کۆتایی ڕێکەوتنەکە ئامادەیە، ڕایگەیان کە ئێران مافی خۆیەتی با بڵێن هێشتا ڕازی نەبێت بەوە کە پێی دەوترێت دەقی کۆتایی. زۆر کەس ئەم جۆرە قسانەی لایەنی رووسیا بەوە لێک دەدەنەوە کە رووسیا خۆشحاڵ نییە لە زیندووکردنەوەی ئەو ڕێکەوتنە. هۆکار چییە؟ ئەگەر خۆشحاڵ نییە با بڵێن رووسیا بۆ نایەوێت ئەو ڕێکەوتنە زیندوو بکرێتەوە و قازانجی چییە بۆ رووسیا؟ رووسیا ئێستا دەسڵاتداری سیاسەتی دەرەوەی ئێرانە بە باوەڕێ من رووسیا ئامرەکە کە حکومەتی ئیسلامی دەتەک یەکێتی ئەوروپا ڕێکەوت یاننا. هۆکاری چییە؟ هۆکاری ئەگەڕێتەوە سیاسەتی نێودەوڵەتی. رووسیا یەکێتی ئەوروپا و ئەمریکا بە دوشمەنی دەرەجەیەکی بینالمللی خۆی دەزانێت. رووسیا هەوڵەدا چەلنجەکانی نیوەدەوڵەتی ئەمریکا لە جیهاندا بە تایبەت دۆڕژهڵاتی ناوەڕاست زیاتر بکات. هەرچی چەلنج بۆ ئەمریکا زۆرتر بێت، پاوەری ئەمریکا کەمتر دەبێت. در نەتیجە رووسیا قەت ئیجازە نادا بە ئێران دەتەک یەکێتی ئەوروپا و ئەمریکا ڕێکەوێت. لە لای تریشەوە لەبیرمان نەچێت ئەگەر یەکێتی ئەوروپا و ئەمریکا ڕێکەون، ئەوە بۆ زەرەری زۆرە بۆ مارکتی نەوت و گازی رووسیا. لەبەرەوە ئەگەر ئێران و حکومەتی ئیسلامی و یەکێتی ئەوروپا ڕێکەون، ئەگەر هەیە یەکێتی ئەوروپا لە ئێران گاز و نەوت کارێ دەرنەچێت دیتر پێویستی نییە بۆ گاز و نەوتی رووسیا. ئەوە بۆ باوەڕی من ئەوە دلیلی ئەسلیە کە رووسیا حەز ناکات یەکێتی ئەوروپا و ئێران ڕێکەون. بەڵێ، وەک دەزانی دکتۆر، لەم کۆتاییانەشتا با بڵێن هاوکاری نێوان رووسیا و ئێران لە واڵایی ئاسماندا با بڵێن قوڵتر بووەتەوە و چاودێران ئاماژیان بەوە کردووە کە پێدەچێت ئەو هاوکاریکردنە مەترسیەکی سۆر بێ، هەم بۆ سەر ئوکرانیا کە رووسیا کەڵکی لێوەرەگرێ، هەم بۆ ئێرانیش کە دەتوانێت لە ناوچەکەدا نەئارامی زۆرتر دروست بکە. بەهەرحاڵ زۆر سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر داریوشی پیری، پسپۆڕی زانستە سیاسیەکانمان لە زانکۆی مانچسترەوە لەگەڵ بوو. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەرۆکی ئوکراینای ڤلۆدیمیر زێلەنسکی ڕۆژە سێشەمێ گوت شەرێ لە وڵاتێ وی بە داگیرکردنا رووسیا یا نێڤگراوا قورمێ دەست پێ کرد و divê بە ئازادکردنا قورمێژی بە داوی ببە. دەمێکێ بەرێ ڕۆژە سێشەمێ تەقینن بەهێز بنگەهەکە ئازمانیە رووسی لە قرم هەژاندن و ئەورین دومانێ یین بلند شاندن سەر هەرێمێ کو دەبە سەدەما زێدەبوونا شەر لە یوکراینایە. ڕایەداران دیار کرد و هەری کێم کەسێک هات کوشتن و گەلە کەس جی بریندار بوون. وەزارەتە بەرەڤانیە رووسیا ڕەت کرد کو بنگەها ساکی لە دەریا ڕەش هاتیە تۆبارانکردن و گوت جەبلخانە لەوێ دەرێ هاتنە تەقاندن. لێگومان لە ناو تۆرên civakiyên Ukraynayê belav bûn ku ew mûşekên duravêjên Ukraynayê. پارێزەری مەرینا ئۆفسیانیکۆفا لە سۆشال میدیا ڕایگەیاندووە دەستگا ئەمنیەکانی دەوڵەتی رووسیا ڕۆژی چوارشەمە ماڵی ئەو ڕۆژنامەنووسەی کە کارمەندی پێشووی تەلەڤیزیۆنی دەوڵەتی بووە پشکنیوانە. ئەو ڕۆژنامەنووسە هەمان کەسەکە لە مانگی سێدا لە میانەی هەواڵی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنەکاندا شەڕی ئۆکرانیای ئیدانە کرد. دیمیتری زەخپاتۆف پارێزەری ناوبراو لە نووسینێکدا لە تەلەگرام گوتی کە دۆسیەی تاوانکاری لە دژی ئەو ڕۆژنامەوانە کراوەتەوە کە بە پێی یاسای رووسیا تۆمەتبار کراوە بە بڵاوکردنەوەی زانیاری ساختە سەبارەت بە سوپای رووسیا.
سکرتری گشتی نتوین یگرتی انتونیو گوتیرس د کنفرانس که روزنامه‌وانی ده لتوکیه هشیاری دا کو هر ایریشک لسر بنگه که ناوکی خوکشتنه پشتی توبارانا بنگه ناوکیا زاپوریژا لباشور اوکراینای لسر راهینان لشکری مزن چینه لدورا تایوان گوتیرس بانگا صبرو راگیری کرون نشان بگیرنگیا ریگرتنا لگرژیان دا. Sekreteri giştî yê neteweyên yekgirtî Antonio Guterres roja duşemê di preskonferansekê de li Tokyoyê hişyarî da ku her êrişek li ser santrala navûkî xwe kujiye. Piştî ku êriş li ser bingehê mezin ya hêza atomî li Zaporizhzhia li başûrê Ukraynayê hatiye kirin. Any attack to a nuclear plant هر ایرشک بو سر سنترال اتمی تشتکی خوکوژیه و از هیویدارم کو او ایرش بداوی ببن و همان دمیدا هیویدارم کو آژانسا نفنتوی اتمی بکار به بگهی جوی سنتراله و شانو هزین خوا بکار بینه. its mandate competencies. Dema ku metirsiya karasata navûkê li seranserê cîhanê belav dibe, ji Ukraynayê heta rojhilata navîn û nîvgirava Koreyê, Guterres ji ber vê metirsiyê hişyarî da welatên Xwedê çekên navûkî û got mirwahî bi çeka barkirî dileyîze. I believe this is the moment when the risk از باور دکم کو اف دمکه کو خطر ریپریبونا ناوکی و دیگره او تشتکه کو ما بده سالان جبیر کریه وکی کو من گوتی او دمکه کو ما جوالات خودی چکن ناوکی دا خواز کریه کو به پرنسیپ نبن یکم دکار آنینا چکن ناوکی دا و سوز بدن کو چکن ناوکی بکارنه اینن او گفن لولات دینکن کو نخودی چکن اتومینه از د فکرم کو چکس قد چکس نکاره قبول بکه کو شرکی اتمی بقومه. Nobody can accept the idea that a new nuclear war could happen. لسر راهنان لشکری یین چینی لدردورا تایوان گوترسی بانگا ارامیه کرد و گوت کمکرنا آلوزیان گلا گرینگه و هر وها دازانین کو نتوین یگرتی پابندی بریارا جواتا گشتیه یا سیاستا یک چین. We all want that لی ام همی دخوازن کو چاره سریک ده درباره و پرسه دا با آوائه کی آشتیانه چه ببه. از ده فکرم کو پر گرنگه کو مروف سری لعاقل هفپار بده. اف پرسک حساسه. بدویه کو او به هشمندیه که هفپار بهن نرخاندن و پاشی جی کنترول بکن و آلوزیان جی کم بکن. از باور دکم کو اف ده دم و روژن پیشیه دا پر گرنگ به. days and times to come. 私ジャーナリスト竹内と申します。 Antonio Guterres her vaha bang le Koreya bakur kirku rebede neteveye girti da ku harikariya mirovi bigehine vi velati. Unfortunately, no visas have been issued. مخابن کو چه ویزا به کارمند نتوین یگرتی را نهات نداین. کارمند نافنتوی نکارن بگهیجن کوریا باکور و امراستی زحمتی مزن دبن بو پشتوانیا پیدویا مروواهی بو گلوی ولاتی و بانگامن جبو کوره باکور اوکو کار نتوین یک بویی آسان بکن و جبو کو خیرخواز بکارن پشتگیریامه بکن جبر کو هندی کو ام دزانن پیدوین لزگین هنه هم درباره اولکاریا خوارنه و هم جی درباره تندرستیه. It's are now absolutely dramatic, both from the point of view of food insecurity and the point of view of health. Antonio Guterres dawiya hafti da ji serdana bajarê Japonî Hiroşimayê kiribû ku lêre jî Guterres taxutna xwe ya heftemîn salvegera êrişa bombaya atomî ya yekem ya cîhanê da banga aştiyê û aramiyê kiribû. Çeto Özel, Deng Amerika, Washington. پیاوێکی تەمەن 51 ساڵی خەڵکی ئەفغانستان ڕۆژی سێشەمە بە تۆمەتی کوشتنی دوو پیاوی موسڵمان لە شاری ئەلبۆکرکی نیو مکسیکۆ تۆمەتبار کرا و دەسەڵاتداران ڕایان گەیان گومان دەکرێت دەستی لە کوشتنی دوو کەسی دیکەشدا هەبێ کە مردنیان بووەتە هۆی بڵاوبوونەوەی ترس لە نێوان مسلمانان لەسەر تاسەری ئەو وڵاتەدا. بەرپرسان دەستگیرکردنی محەممەد سەیدیان یان ڕاگەیان ئەمەش دوای ڕۆژێک لە دەست بەسەرکردنی ناوبراو. هارۆڵ مەدینا بەڕێوەبەری پۆلیسی ئەو وڵاتە لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتر
ئەم هەواڵەی بڵاو کردەوە و ڕایگەیان دەسەڵاتداران شوفری ئۆتۆمبیلێکیان دەست بەسەر کردووە کە پێدەچێت دەستی لە یەکێک لە گەورەترین کوشتنەکانی شاری نیۆ مکسیکۆدا هەبێ. لە تویتەکەدا هاتووە شوفرە دەستگیرکراوەکە تۆمەتباری سەرەکیە بۆ کوشتنەکان. بالەفرەکە بچووکە دناو ئاگرداما پشتی کۆرۆژە سێشەمێ لەسەر ڕیا بەژاهیە باشووری کەلیفۆرنیای کەت تلڤیزیۆنە KABC ڕاگەهاند کە دوو کەس بێی کۆ بریندار ببن ji binê kavilên balafirê reviyan rûdan li ser milê rojhilatê riya 91 li koronaya Kalîforniyayê bû. SpaceX roja sêşemê komeke nû ya satelaytan ji Cape Canaveral li wilayeta Florida şand. Roketa Falcon 9 pênce û dê satelaytên Starlink şandin ku koma herî dawiya satelaytên kompaniyê ye. Dema ku satelayt berî ber bi ezmên ve hatin şandin, qonaxa yekema roketê bi serkeftî ji bo daketina li ser keştiya drone ya SpaceX ku li peravên Floridayê bû bi serkeftî hate xwarê. Bi tevahî SpaceX zêdetirî 3000 satelaytên Starlink şandine ezmê. Belê befraw birastî jî eger yek biçe boşahiya ezmên yanî qerbaleq li wê derê jî çêbûye. Ev hejbarê satelaytan dişînin ji bo agahiyan û ji bo komkirina zanyariyan li ser em bibêjin boşahiya ezmên birastî jî tiştekî balkêş e ne tenê Amerîka welatên cîhanê tev de jî hindek caran rûdanên ew jî dibin nexwestî jî dibin di navêna wan aliyan da yanî wekû şerek û li ser erdê di navbera berjewendiyan dibe rengel ezman jî tiştekî wiha dibe. بەڵێ ساڵح وەک دەزانی ئەم ساڵ دموکراتەکان پێم وابێ بودجێکی زۆریشان تەرخان کردووە بۆ با بڵێن ئەو لێکۆڵینانەوە لە سەرواڵایی ئاسماندا کە چوزانم ڕەنگە وەڵامی زۆر لە پرسیارەکانی ئەو مرۆڤانەی کە لەسەر گردون و ئەو شتانە واڵای ئاسمان هەمانە بداتەوە. بە هەر حاڵ بەم شێوەیەش ئەم جارەش هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆمان و دەتوانن بینەری بەرنمەکەمان بن لە ڕێگای پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکاوە وەکو ماڵپەڕی دەنگی ئەمریکا و وەکو فەیسبووکی دەنگی ئەمریکا و هەروەهاش بە شێوەی ڕاستەوخۆ دەتوانن بینەری ئەم بەرنمەیە بن لە ڕێگای NRTەوە. هەتا وەکو بەرنمەیەکی دیکە و تا سبەینێ هەرشاد و بەختەوەر بن. بمینن ناوخۆشیێدە.